الله أكبر الله أكبر. زیاتر لە 55 ساڵە ئەم مزگەوتە جگە لەوەی خەڵک عیبادەتەکانی تێدا ئەنجام دەدات ڕووگەیەکی گەورەیە بۆ پێگەیاندنی فەقێ و فێرخوازانی زانستە شەرعیەکان. ئێرە مزگەوت و حوجرەی ئیمامی شافعیە لە پارێزگای هەڵەبجە لە ساڵی 1970 دروست کراوە لەسەر ئەرکی خێرخوازان. ڕووبەرەکەی نزیکی 700 مەتر دووجایە. دواتر لە ساڵی 2013 نۆژەن کراوەتەوە. مزگەوتەکە لە دوو نهۆم پێک هاتووە. نهۆمی یەکەم نوێژە فەرزەکانی تێدا ئەنجام دەدرێت. زۆر جار شەکراو خواردنەوە و بۆ نائینیەکانیش دەهێنرێتە نێو مزگەوتەوە. نهۆمی دووەمیش شوێنی حوجرە و مانەوەی فەقێکانە لەگەڵ خوێندنی وانەگشتی و تایبەتەکانیان. حەوشەی مزگەوت زۆر جاران هاتوچۆی فەقێکانی تێدا بەدی دەکەیت کە سەرقاڵی خوێندن و هەندێک جاریش پشووەرگرتنن. یەکەمین مامۆستا کە تێیدا وتار دەخوێنێت و پێشنوێژیان بۆ دەکات مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزە کە تا ساڵی 1987 لە پێشنوێژی و وتارخوێنی مزگەوتی ئیمامی شافعی بەردەوام دەبێت. لە دوای ئەو چەند مامۆستایەکی دی سەرپەرشتی مزگەوتیان کردووە. ئێستاش دکتۆر عەبدولدائیم هەورامانی سەرپەرشتیار و ئیمامی مزگەوتی ئیمامی شافعیە. مزگەوتی ئیمامی شافعی یەکێکە لە مزگەوتە قەرەباڵغەکانی شاری هەڵەبجە بەهۆی جوگرافیاکەیەوە کە کەوتووەتە نزیک بازاڕەوە. مزگەوت و حوجرەی ئیمامی شافعی دەکەوێتە گەڕەکی پاشا لە پارێزگای هەڵەبجە. لە ڕۆژی دروستکردنی تاکو ئێستاش دامەزراوەیەکی گرنگە بۆ پێگەیاندنی نەوەکانی داهاتووی کوردستان. لا إله